دام باش به برنامه چرالی پیشبریوان و هفته جی براستی مجارین کو حریم ما جوات ما علاقه کن گلکن به تایبتی شر ایران و آمریکای جارکتن دست بکر و گلک جگور بو ورت خویانی انجام ویش ازیده بن دیسا سروک وزیر عراق بچی سیاحت خوی کمین بر و آمریکای چکر ترامپ را هفته پیکانین و شرکت پترول راجدیسا هواتن چبون و انجام و چه ببین حریم ما هلا بازرگانی هلا ژئواستراتژیک چه تاثیر و چه به امی وانان نقاش بکن لی مسئله کردن آگرینجی لباکور به تایبتی جی حیانی نها برز اجان را هفدیتن پیک ندهاتن لی وقت خویان که هفته پیشام اتشتکوها پیک بی دیسا هفدیتن سیاسی پیک هاتن و اوانا جی مجرا ما نقاشا یا سرکنه دوی چارچوبه ده ایرو میوان ما هنر جاسم ژئواستراتژیست و نویسکار جمال حجی دیسا روزنامه‌وان استودیوی هر دکش خیر هاتن وقتی دم باوی که آنلاین دکتر عبدالله پولات بشتر به اگر بیگه نیاز عبدالله دیسا روزنامه‌وان بشتر به و هر وها پارێزەرشی لە باکوور هێلا تەکنیکی ئاگاهیان بدەمە ئەس دەخوازم vەگەڕم ستودیۆی بە تایبەتی ئیرانی شەڕێکی عەجایب دقەومە حیانا ئێدە هەر کەس وی بەندەی بۆ کو هێلا دیپلۆماتیک ئەv meseleyê çareser bibe hin alî razîne hin alî nerazîne carnan bêjin qirîz çê bibêjî wê hêlî vatçe lê me dît şer zêdetir guer bû yani bi taybetî vê gavê derbeyên Amerîka lê dixe هنگلک ژئواستراتژیکن کریتیکن و دیسان بجین ایران جی تهدید دکد بجه ادیامی شر بکن شرکی حرمی آگاهی بردست تچنه تو بتایبتی روجلاتی کردستانی و جنیز وات شوپینی انت گداری بکن سپاس بۆ میواندیاریتان سڵاو ڕێزم هەیە بۆ خۆتان بۆ بینەرانی ئەم بەرنامەیە ئەساس یعنی مرۆڤ ئوسا دەبێ بێژێ کە چما ئەم شەڕە قەومە هون دەزانن کو یعنی لە دەستپێکی شۆڕشی گەلانی ئێرانەوە لە ساڵی 1970ەوە یعنی ڕژیمی ئیرانی کە هات بە دروشمی یەکەم ناردەکردنی شۆڕشی ئیسلامی ئێران بۆ دەروەی سنوورەکانی ئێران و دووم ململانی و شەڕ و دروشمی نەمان ji بۆ ئەمریکا و ji بۆ ئیسرائیلێ لە بنی ماسەدا چ بووە چ نەبوویە مرۆڤ جارێ زوویە بێژێ ئەمما لەسەر وایە یعنی شەڕێکی ئوسا هەبوویە بۆ ناردەکردنی ئەو شیعیزم بەڕاستی ئەگەر مرۆڤ ئوسا بێژێ پێویست بە پرۆکسی هەبوو کە ئیرانێ یعنی پارەیەکی زۆر و نەفت و پاترۆڵ و دۆلارێکی باش لە بەردەستیوی هەبوو و هەنگاو بە هەنگاو یعنی پرۆکسی خۆی لە عێراقێ لە یەمەنێ لە سووریا و هێدی لە هەتا سنوورەکانی ئیسرائیل گەشت مرۆڤ دەکارێ مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوین وسا یعنی بەرێ هەفتی ئۆکتۆبر و پشتی هەفتی ئۆکتۆبر یعنی پێناسە بکە هەفتی ئۆکتۆبر ستارتێک بوو ji بۆ ئەو قەومینی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوین و لە هەمان کاتیشدا ئەو مژاری پەیمانی ئیبراهیم کە ئیسرائیل دەخوازێ پەیمانێکی نو سنوورێکی نو جوگرافیەکی نو چێ بکە بەرکەتنی ئەو دوو مژارە یەکێ مەسلەی ئیسرائیل و دووهەم مەسلەی ئیرانێ بوو بە هۆکاری ئەو شەڕە و مەسلەیەکی تنجی یعنی تۆ وەکو ئیران وەکو ڕژیمی ئیرانێ لەسەرێکەوە یعنی تۆ بەس ئالیە شەڕێ دەقەومینی و لە هەمان کاتیشدا مەسلەی یۆرانیۆم بوو کە لە ناو ئیرانێ گەشت بە مەسلەیەکی زێدە خەتەرناک هەرچەند یعنی چاوە دەبێژن بلۆفیش دەدات لەسەر ئەو مژارە کە مەسلەی یۆرانیۆم ئەم هەفتەی دن دەبێ بە بۆمبێ مانگی ترمایە ئەوە بەڕاستی نەڕاستە ئەما خۆ یعنی مەترسی ئەوە هەبوو کە ئەو مژارە بقەومێت یان ئەتۆم کەوتە دەستی ئیرانێ ئەوە بوو کە ئەم دەبینین یعنی ئیسرائیل و ئەمریکا وەکو هاوپەیمانیەکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوین بۆ بەڕێوەبردننی کۆلۆنیالیزمی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوین و پێشبردننی کاپیتالیزمێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوین بەرگری بەرپرسی یەکەمی ئەم مەسلەی ئیرانێ بوو ئەمە بوو بە هۆکاری قەومینی ئەو شەڕە و شەڕ ئەوە بوو زێدە چوو گەورە و مەزن و مەزنتر بوو چی لە دەورەی یەکەم شەڕی یەکەمی 12 ڕۆژە و 39 ڕۆژە چی قەومە هەموو کەس دەزانن ئەمە دێرکەتن ئوسا بوو کە یعنی ڕێکەفتنێک هەیە لە نێوەندی ئەمریکا و ئیراندا
ئیران هەمیشە لە ساڵی 1970 هەتا نەها یعنی بە دروستکردنی دژمن مامۆستا ئەمێ وانە بەرفرە باخن ji xwe mijara me êro heve ya giring anha ev şerrê bi rastî yani ev çend roja diqewime yani hinek derbarê wê de agahî bidî mesela Amerîka bi taybetî kî derê dixe û mebest çi ye yani gavak em ser شەڕی ئەم جارە لەگەڵ شەڕی جاری دووهم مرۆڤ دەکارێ بێژە جوداییکی زێدە هەیە شەڕی 39 ڕۆژە ji bo lêdanî Xameneî berpirsanî yekem û duhom û sêhemî jî eskerî û siyasî û perlemanî Îranê bû ema em şerî zêdetir mirov dikarî bêje şerê polîtîk e mesela ji bo nimûne çar roj berê xetê qîtarê Îran şîmal ke diçête Sovyetî berê diçête vê ew ke lê xistuwe yani zaten ne İran zerermend bûye ne Rusya ew xetî beynî İran û Rusyayê ema zerermendî yekem Çîn bûye çima yani piştî meseleyê mijarî Hormuz ke hate çêkirin yani Çîn sedî sî hemû nardekirnî xwe ji bo Ewropa û ji bo Rusya lew xetî ew derbas debû li xetî qîtarî ew derbas bû ke dibînî Amerîka ew ê dikate amanc we زێدەتر يعني ئەم شەڕی پرد لێ دەخا يعني جسر لێ دەخا مەسلەی پێترۆشیمی لێ دەخا مەسلەی لە بەرامبەریشە ئێران ئەوەیە ناوەندی ئاوی شیرینی کوێیت دەخوازێ بکاتە ئامانج يعني خودی ئیرانێ ڕژیمی ئیرانێ هەمیشە دوژمنێ دەخواست شەڕێک دەخواست ئەو شەڕی دووهەم دوو مەسەلە هەبوو لەناو ئیرانێ یەکەم ناکۆکی لە نێوەندا ئالیە سیاسی ئیرانێ یعنی تۆ بەڕوونی دەبینی لە ناو ئیرانێ هەفگرتنتنە یعنی چەند دەستەیی دروست بوویە لە ناو پەرلەمانێ لە ناو سیاسەتێ لە ناو دەسەڵاتێ ji ber ئەوەی مشتەبای خامنەیش نەدیارە کەسیی نەزانێ هەتاکو تەرچوویە ئەوە ناکۆکیە لەوە بینی وان هەیە ئەو ناکۆکیە بوو بە هۆکاری ئەم شەڕە و دووهەم ئەوەی کە ئیران ئەو شەڕە دەخوازێ هۆن دەزانن بەری شەڕی 39 ڕۆژە ئیران مشکلەیەکی مەزن هەبوو مردم ملت پشتی شۆڕژی ژنجیان ئازادی سەرهەڵدان چێکرد هاتنە سەرجادا و ئەو شەڕە تۆ دەبینی گەرنتی مانەوەی ئیرانێ کرد و جۆری لە جۆرەکان ئێستا تۆ ئوسا دیسان دەبینی کە ئیرانی ئەو شەڕە دەخوازێ ji برەوەی هەر نەبێ ئارامیەک بۆ لە ناو باژێڕی ئێرانی چێبوویە و ئەوژی ئەعدامی خۆی دەکا کۆڵبەر لێ دەخا شەڕی کوردستانی دەکا ئێستا نەها هێزێکی مەزن هاتووەتە باشووری کوردستان ئیرانی پرۆپاندایەکدا دەست پێکردن بێ پێواژە پشتی و شەڕی 39 ڕۆژە گۆ هەلێ ئەم ئەمریکا me têk bir em serketin û hêla dîplomasiyada em tiştê xwe dixwazin em çi dixwazin em ya ferz dikin hemû gora me dibe niha jî tehdît dike dibêje em ê şer mezin bike ama gorî wî 39 rojên berê ew qasî bersivê nade darbeyan naxe berê her roj bi dehan bi sedan füze dişandin niha em nabînin ne wisa xencî tehdîdan ئەزانی مەسەلەن لە شەڕی 39 ڕۆژەدا سەدی 5 ئەو موشەکین بالیستیکی ئێرانێ دەگەشتە ئیسرائیل ئێستا نەها ئەوژی ناگات یعنی 6 بربەستی دژە موشەکی ئیسرائیل هەیە کە لەوێ دانانە یعنی بەجۆرەتەوە تو دەبینی ئەوەنە ئیمارات و کوێیت و ئەوەش دەکاتە ئامانج نەکارێ ئەم جارە لەگەڵ سعودیەشە دەربازی شەڕ نەبوویە چما پاکستان کە یعنی نێوەندگیر بوو لە نێوانی ئیران و ئەمریکادا ئێستا نەها چەند هەزار هێزی سەربازی خۆی شادوو بۆ سعودیا یعنی تۆ بە خویایی دەبینی کە ئەو ناخوازێ ئێستا نەها شەڕی سعودیەش بکە ji برەوەی هاو سنووری هەیە لەگەڵ پاکستان کە ناخوازێ ئەو سیاسەتی دیپلۆماسیە کە بەرێ هەبوو تۆ دەبینی بەرێ عمان نێوەندگیری دەکرد وڵاتانی در نێوەندگیریان دەکرد بەس سیاسەتی شاشی ئێران دیپلۆماسی شاشی ئێران و دەسهێڵدان لە ناو وڵاتانی دن بوو بە هۆکارەوەی کە تەنها پاکستان مابوو ئەوەی کە نێوەندگیری بینی ئیران و ئەمریکایە بکە کە ئێستا نەها ئەوژی تێکچوویە دیپلۆماسی ئێرانی تێکچوویە یعنی سبێ ئەو شەڕ دەکەن ئەو بەرسەفی شەڕێ دەدەن و ئیمارات و وان دەکاتە ئامانج عباسی عراقچی سبێ تەلەفۆن بۆ تورکیە و ئەمانێ دەکا کە نێوەندگیری بکەن ئەمە دەرەنجامی شکستی دیپلۆماسی ئێرانە مامۆستا حونەر نەها جەمال و ئاخافتنە خۆدا باڵکشان لەسەر تشتێکی gelek giring heyانî niha ئەمریکا vî şerî da em bêjin gelek baregeh û rêveberî xiste bû hedef ama niha dibêje
جیک خطک هی ام بیشن برای چه او خط روسیه و گریدای بو دیسا ام بیشن یکشی چینه و گریداییه اونا بمب باران کرنه یعنی جو خواهم زانن ایران به روسیا و چین را تکلدار بو طب اف تکلی تنی دیپلماسی نه هیلا آبوری و بنسازی بر ری دانستندن بازرگانی آلاو ماشینه بنسازی همو به هوا گریداینه نها وید خواه یعنی هیلا جو استراتژیک و گلو گوهرنی چواد بن ام چه دبینن سپاس بو تمام زحمت سپاس بو میمانیت راستی او مثلا جو استراتیجیا و شر یعنی او جار دست بکردنا و او قناغ شر جدا یک دنرین استراتیجیا امریکا دایا بریس لسر شر 12 روزه سالی بوری او جدایی هبون جالی استراتیجی او جدا دفکرن جالی سی او شر بری 28 فبروری تا 39 روز بردوام کرد اوش جالی استراتیجی جدایی کبو اب جاره پیلا شر سی یا پیلا مش وقتی بیشتر توانی بلین پیلا سیم جدایی که هست اما جدایی وی جالی او جاره لی خستن وقتی بینید اسرائیل تدا بجدار نیه یعنی دو جاره بری لشر 12 روزه سری 39 روزه دا اسرائیل تدا هبو او جاره اسرائیل تدا نیه ارمانجا امریکای چیه بوچی اسرائیل تدا نیه بوچی سالا بوری او دو شر بوری دا اسرائیل تدا هبو او جاره تدا نیه پرسیاره که استراتیجیه ویرده بری شر 12 روزه اسرائیل تدا هبو اسرائیل زیانه که مزن کرد جرخانه خو جعالیه گلک آبوری و جعالیه دارایی زیانه که مزن کرد و کودنگی کش بو خوشویستی ایران سر جواک عربی و جواک اسلامی و جواک نیو دولتیش دروز ببو چون که اسرائیل تدا هبو بله لی او جاره شر 39 روزه دا وسا بردوام کرد جورک آرمانج استراتیجی امریکا هدف نگرد لی او جاره پیلا افشاره جدایه یک آرمانج اسرائیل تدا هي وكو آرمانج اما وكو براكتيك تدانيه يعني هز اسرائيل تدا پرستان اسرائیلی باوی آرمانج اسرائيليه وجعليه استراتيجي وجعليه جو استراتيجي ده اما اسرائيل تدانيه جبوتش تدانيه دو سبب هنا ليره يك اسرائيل او جواكا عربي جواكا اسلامي جواكا الدنيا ده اسرائيل وقت بيجي نبيجي او بشك اسرائيل شر اسرائيليه امريكا وشر ديكا با آرمانج اسرائیلی اما فاکتور دوی هدف لیدان ایرانی او جاری جرخانه ایران انفراستراکچر ایرانی به تایبت رگاوبان ایرانی نفت ایرانی آوا ایرانی او خالد هیز ایران او خو ایرانی لیدان جرخانه اقتصادی ایرانی او دو استراتیجی امریکاینا یعنی او جاری جدایا لنو استراتیجی لیدانش او جاری او لیدان دبینید دو تشت هنه یک قطیاندنا باشور ایران دیگل باجار دیگه ایرانی جبرچه او قطیاندن او برینا او خط ترانزیت کوریدورا بندر عباس او باندوریا ایران سر گرو هرمز کم ببید یعنی بکارن گرو هرمز جورک لوکریت بروی دنیا دا تشتکی دیگه هی او جاره کودنگی که نیو دولتی سر ناتوش هی یعنی جوینا بری جوینا چند روزی بری استنبول انقره هات انجام دن جوینا ناتو ترامپ قناعتك بناتو هنايا ناتو اگه بجدارش نبید بله یکشتک باکش همه شبک و قدیا ایریشی دست بکر يعني او كودنجك هي يعني مدرسه ايراني وكي مدرسه كنيف دولتي وكي مدرسه سر ناتو سر بازار اوروبا سر بازار الدنيا بين يعني او جداي هي شر 12 روز جدا بو شر 39 روز او شر او جار جدایک هي جاليه جواكي جاليه استراتيجي چلو جاليه امريكا اسرائيل تدا بجدار نيه اما تشتكي ديكه هي ارمانج ایران او جار جدانا ارمانج ایران لخصنا اسرائيل نيه ارمانج ایران لخصنا او ولاتان كنداون ولات عربيه جبر هندي باور ديكم تاثير اوي وليكوتيويت جدابن وان جداتی که دجمری از تشکیل زدم تدست دوام بکه یکشی ایران ایریشی کویت و بحرین نکر لیواناجی برسیف دا يعني باوای که اکتیو اشکرا نوشاری یک تشتا گر مداخله بتشوكي من بكان لسر او مجاره راستا او سيشره براسي جدايه ام بس او جبير نكين يعني
ئێستا نەها لە پشتی گرتنی شەڕی 39 ڕۆژە هەتا نەها تێچووی شەڕی ئەمریکا و ئیسرائیل چقاس بووە 11 هێندە دژە موشک دژە تیارە دژە فرۆکەوە فرۆشراوە بە ڕۆژهەڵاتی ناوین ژبەر ئەوەیە کە ئەو چەک و چۆڵانە کە لە ئیسرائیل و ئەمریکا کڕیونە ئەوەیە کە ئێستا نەها لە میدیای ئیرانی سپای پاسداران باس لەوە دەکا کە ئەو موشکانەکە شاندنە هەر هەموو تش کردووە بەس لە ڕاستیدا نەئوسا بووە یعنی هەرچێ بالستیکی وە شاندووەژ بۆ وڵاتین عەرەبی هەموو هاتە گرتن و هەم دەرەنجامی ئێکۆنۆمی هەبوو بۆ ئیسرائیل و ئەمریکا و هەم ئێستا نەها دەبینی هیچ یعنی خراپکاری چێ ناکە ئەو بالستیکانە ئەزانی باندۆریا خۆ هەیە ئەو شەڕێککە سەر خەلیج خەند باندۆریا خۆ هەیە باژاری خەلیج باژارێکی ئازادە بازارێکی نەخشەی جیۆ ئیکۆنۆمیکە ئەو ناوچەیە دروست دیکە دزانی ینی سنتەرێکە بازرگانی مەزنە ئابووریا خەلیج ئاسایش و ئابووریا خەلیج باندۆریا خۆ سەر هەموو دنیای دیکە بەتایبەتی ڕۆژهەڵاتە ناوی یەک ژالیە پترۆلێدا باندۆریا خۆ دروست دیکە ژالیە بازاری ئازاد و ژالیە بازاری وزە باندۆریا خۆ دروست دیکە ژبەر هەندێک ئەو باندۆریەک سەر دنیا دەبێت ئەو جارێ شار دچتە قوناغێکی دیکە بەنەری نامن ئارمانجا ئەمریکای بێ جارێ ڕازیکردنە ئیرانێ بۆ سەر مێزی گفتوگۆ ئەو داواکاری ئەمریکا ڕازی ببی ئەمما ئەگەر ئیران نەچیتە vê ڕازیبوونە ئەمریکا داخوازی ئەمریکا جێبەجێ نەکە سەر مێزی گفتوگۆ چ ڕوو دەدا پرسیار ئەوەیە چ دەقەومێت ینی ئابووریە ئیرانێ بەرەو کێ دەچیت ناو ڕەوشە ئابووری ڕەوشە سیکوریتی دناو ئیرانێ ڕەشە ئەمنی ڕەوشە سیاسی بەرەو کێ دەچیت و ڕەوشە عێراقی و ڕەوشە ناوچە و ڕەوشە تورکیا و ئەو بەرەو چ ئاراستێک دەڕوە ینی ئەو جارێ شەڕی ئەو جارێت تایبەتمەندیەکی هەیە ژعالیە سنووری ئیرانی دەرنەکەتیە باندۆریا خۆ سەر خەلیجی هەیە سەر وڵاتی کەنداو هەیە باندۆری خۆ سەر عێراقی دەبی سەر هەرێمی کوردستانی دەبیت سەر هەر پارچی کوردستانی دەبی هەتا باندۆریا خۆ سەر ڕۆژاوای کوردستانی دەبی ینی پشتی ئاخافتنی ترامپ چەند جارە دەبێژیت کارتا حزبوڵا وەکی هێزێکی پرۆکسی ئەمە نکارین وەکو ئیسرائیل وەکی ئەمریکا ئەوێ چارەسەر بکەین ئەو دەدەنە دەست حکوومەتە سووری ئەوە ئەوەش باندۆریا خۆ دروست دیکە ینی سەر سووریا سەر عێراق سەر ئەو هێزێ دیکەی پرۆکسی ئیرانێ کارتە ئیرانی چنە ینی مامۆستا ئەمێ کارتی ئیرانیش بنرخن ینی هەموو پێدەرپێ گاو ئەم بچن نەها ئارگومنتی دەستی ئیرانی ڕەوشە ئیرانی چیە دەموگرافی وێژەن بنەر یعنی مەسەلا نەها وەک تەقەڵە پرۆکسی کرد ئەمریکا دەخوازە هێزێن حرەمی پرۆکسیش بکاربینێ یعنی وەختێکی قاڵا کوردان دەکردن کورد ڕۆژەوێدا بوون نەها قاڵا بەلوجیا دەکەن دیسا عەرەبین خوزیستانی دەکەن و گەلو ممکن بە تورکیە بە دەستی تورکیە ئازەربایجان ئەم بێژن باوایەکی هێزی میلیتار دەست بکەن ژبەر ku جغرافیای ئیرانی بێرە مسایتە مامۆستا ئەم تە بپرسن یعنی چ ملت هەنن چ جغرافیا هەنن پەرگەڵەوە چایە هەنێکی vê ئاگاهیە بدەمە پشتا گەلو شەڕی ملەتە وێ دەرێ چێ ببە چ نەبە گرێدراو بۆ مەسەلە هەرچەند دۆنالد ترامپ یعنی سبێت تشتێ دەبێژێ ئێوارە تشتێ دەبێژێ مرۆڤ نکارێ لەسەر قسەی وی یعنی هەنگاو هەڵگرێ ئەمما پرسپکتیوی ئەو شەڕە تۆ هەست دەکەی لە نیوی یەکەم هەتا نیوەی دووەمی گۆڕانکاریە چێ بوو مەسەلەن قاڵی ئەوە کرا کە کووردا بەشداری ئەو شەڕە ببن پێشی ئەو منتیقە بکەون ئەمما یەک مەسەلە هەبوو گۆڕانکاریە چێ بوو گۆڕانکاری بە گریمانەی من ئەوە بوو کە ئێستا بلا کێ بێ لە تاران مهم نییە ملا بێ چاکەت و پانتۆڵ بێ کوڕیشا بێکی بێ بلەخەرە لەوێ ڕژیمێک هەیە کە ئەندامی نەتەوە یەکگرتوەکانی دنیاە تۆ لەگەڵ ئەو کەسە دکاری شەڕ بکەی دەکاری ئاشتی بکەی دەکاری گفتوگۆ بکەی و دەکاری لەسەر مژاری بۆمبی ئەتۆمیش قاڵ بکەی یەکێ لەو گریانەی کە هەبوو لە مەسەلەی ئەو شەڕە مەسەلەی یورانیەمی ئیرانێ بوو مەسەلەن بێنە بەرچاوی خۆتان نەک بەڕاستیش هەر بە درەو مەسەلەن بگوتنایە 10 گرم لەو یۆرانیۆمە دیار نەمایە لەدەستی داعشە لەدەست حیزبوڵڵایە تۆ دەزانیت یعنی چه کێشەیەکی مەزن لە دنیاە چێ دەبوو یعنی لەسەر ئەو مژارە یعنی سەکنین بۆیە نەخواستن کە کوردیش تەبلی ئەو مژارە ببێ
و ئیران خۆشی ئەو مەسلە پڕ باش دەزانێ کە کووردا دەکاری بوون ڕەمزێکی نەتەوەیی بن ڕەمزێ بن بۆ کردنەوەی ئەو شەڕە و مەزنکردنی ئەو شەڕە و ڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانجی ئەمە بۆیە ئێستا نەها تو دەبینی هەر ئیرۆ سعات 6 سبێ بەیانی هێزن پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستانی کورد ئامانج و 9 کەس لە پێشمەرگەی وان شەهید کەتنە پشتیوی سنووری کەمپی سوورداش کردە ئامانجکردن 2 کەس لەوێ شەهید کەتنە هێزێکی کۆماندۆی هەرەزیرەک هاتوۆتە ڕۆژهەڵاتی کوردستان یعنی ئەمە نیشان دەدا هەم بوو هێزن هەرێمی وەکو ترکیە وەکو عێراقێ وەکو پاکستان وەکو میسریژی کە هەم دیتین کە لە پشتی شەڕی 39 ڕۆژە 4 وڵاتی پاکستان و تورکیا و قەتەر و میسر دانیشتن کردن لەسەر ئەو مژارە کە بە تەئکید مەسلەی کوردیش لە نێوەندا هەبوو و ئیرانجی دیسان ئەو مەسلە باش دەزانێت سیگناڵێکیشی هات کە ئەردۆغان یعنی فشار خستە سەر ترامپێ ji بۆ گۆڕینی شێوازی شەڕ لەگەڵ ئیرانێ بەڵێ ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا نەها میلیتاریزە کراوە و ئومیدی ئەوە دەکرێت کە کاریگەرییان هەبێت لەسەر ئەو شەڕە بەڵام ئێستا نەها نەدیارە شەڕ بەروکوێ دەچێت و ئێستا نەهاشی ئەو باڵین جودا جودا لە ناو ئیرانێ هەنە مەسەڵەن تو دەبینی لە ناشتنی خامنەی ئەو جنازەی خامنەی چما دێت بۆ باشوور و بەدەگەڕێ قسەی مامۆستایە ڕاستە کە ئەو دەخواست عەتفی هێزی شیعی ji بۆ خۆی کۆمکە یعنی تۆ دەبینی ئەو تەشی جنازەی لە ناو ئیرانێ چاوەشێکی جیهادی هەموو شەیان بگینە هەفتۆ هەموو دەڤەران و شەڕێکی حرەمی بدە دەست پێکردن بەڵام لە هەمان کاتیشە تۆ دەبینی ئەمریکا پێداگریکی زۆری لەسەر ئەوە کرد کە عێراق ئەو پرۆکسیانە کە بەرێ وەکو نووری مالکی وەکو ئەو سەرۆکۆمارانە بەرێکە لە عێراقا هەبوون فشار خستە سەریان وتی بانقی ناوەندی عێراق ئەم دۆلار ناشینین مەگەر کەسێکی دربێ و سەرۆکۆماری نوێی عێراقژی بەڕاستی ئەو سیاسەتی ئەمریکا باش مەشاند بەرپێگرتن مەسەڵەن تو دەبینی وەزیری دەرەوەی ئیرانی کە دەچێت بۆ عێراق زەیدی بەرامبەری دەوەستێتەوە و لێ تووڕە دەبێ قائانی بەرپرسی سوپای پاسدارانی قودسی سوپای پاسداران کە دەچێت سەرۆکۆماری عێراقی لەگەڵوی شەڕ دەکات قاڵ دەکات دەبێت چما تۆ بێ ئیزنی مەهاتیتە عێراق یعنی ئەمە نیشان دەدا کە سیاسەتی دەرەوەی ئێران ji بۆ ئەوەی کە بتوارێ شیعەی دنیای کۆم بکە لە عێراق شکستی هێناوە و لە یەمەنجی دیسان شکستی هێناوە کە تو دەبینی نەیتوانیوە کە بابلمەندە بوو هۆرمز ئەو دوو مەسەلە ئەگە گرێ بدەنەوە بە یەکەوە و حوسیەکان ئەگەر بخوازن دەکارن بابلمەندە بیش یعنی کۆنتترۆڵێ بکەن کە ئەوە دیسان لەسەر کاریگەری لەسەر هەموو ئابووری جیهانێدا دەنێ و بەڕێزت باسی چین کرد لە سەرەتاوە چینجی ئێستا ڕاستە قەراردادی 25 ساڵە هەم لەگەڵ چین هەیە نێوەندە ئیران و چینێ هەم رووسیا و چینجی بەڵام ئەوانجی زەرمەدن لە مەسلەی ئەنێرگیا بۆیە ئالیکاریکی ئیران ناکەن مامۆستانها وەختە یوگۆسلاڤیای وڵاتێکی یانێ چاوێژم عینیات جێبکرد یا ڕا سۆسیالیزمێدا حرێمە هەری دەموکرات بوو یان ناوخدا گەل لە ئەتنیسیت هەبوون خڕوات هەبوون ماکەدۆنیا هەبوون ئاروات هەبوون بۆسنین هەبوون سرب هەبوون و گەلێک جۆڕە و جاری تەقیە هەموو بوو قاتیلێ هەفتو شەڕێ هەفتوکردن یعنی تەبی دەولەتان تێبلێ هەفکردن ئیستیخباراتە هێزن سیاسی ئەو مەسەلەیەکەدن یعنی جێک پۆتانسیەلێک هەبە دەکارن ویا تێبلێ هەف بکن و شەڕێ هەف بکن نەها ئیرانجی جواتەکەن بێژن جهێ ڕەنگە فارس هەرچی قاسی حەجمەڕەوانیە زێدە بە و ئەزبارم 5 میلیۆنە نووسە هەموو نوفوسیە گشتی ئەم بێژن فارس هەرچی قاسی زێدە من لێ ئەزەریژ پڕن بشران بێژن کورتێنی عرب بتایبەتی حرێمی خوزستان و حرێمی پێترۆلی دیسایەنن دیسا ڕۆژهەڵات و باشووری ئیرانی ئەم بێژن بەلوجی هەنن وێ دەرێ بەلوجیش ئێدی ئاکتیفن هەمبەری پاکستانی هەمژی هەمبەری ئیرانی داخوازیاوان ئێ نەتەوی هەنن مافی خۆ دەخوازن دەست بکەن دیسا ئالیە ڕۆژهەڵاتی ئیرانی ئەم بێژن حرێمە خۆراسانی هەروەها کورد هەنن ئەتنیسیتێکەیە وی ئالیژی ڕێبەبێژی هەنە تورکمانجی هەنن پرسکرێکە ئیرانێ و ئەفغانیێژی هەنن جارجاران ئەم زانە شەڕێ هەف چێ بوون یعنی گەلو ممکنە vêgavê tamam em bêjin pergala şeya hinekî ya faris em bêjin berê şah bi navê pergala îranî yani ne Persiya îranî ev pergal dar rûniştandin
پشتراجی شورشی گوت اوایان با هوای که ام بیشن هر چقاسی هلا دینی و هنر او بشه هلا اتنیکی هنر که ام بیشن جوات نیزی هفدو بون قالوا او خطر هي اف جواتان جهيلا اتنيكي جهيلا ديني و شر هف بكن چونكو جماعت تشتكوت قوت يعني خاصة جنازة هميني هيزا شيئان خورد بكن قاوك شيئ رابن حنبري وسني جهنن للدنافي راني دا جهنن ودفر ديني جهنن قاوا سني جهادي إلا بكن وقت هم شر ديني هم شر اتنيكي اف خطر هي تنية دكارن في الريفا بن نكارن في الريفا بن كلام كمان مسألة كجو استراتيجية اتنو استراتيجية قال علي وهنا راستی اوی تو او نمونه باز دیگه وکی یوگسلاویا ایران وکی یوگسلاویا یعنی چارنوس ایرانه جدر ایرانه گلک پرسپکتیو جدا هنه بو اداره دان ایرانه پشتی به سیستم یان پشتی به شرعی یعنی او پلا شرطاوی پرسپکتیو جدا هنه پرسپکتیو اسرائیلیا جدا نه پرسپکتیو امریکیا جدا نه پرسپکتیو پاکستانیا جدا نه بو ایرانه بو دهاتوا ایرانه بو نزدیکتریا ترکیه و عربستان سعودی بو آسایش ایرانه پرسپکتیو روسا چینیا پرسپکتیو پانتورکیزم پروژه پانتورکیزم پروژه پانتورکیزم بتنیا ترکیانیه آذربایجان هيا ترکمنستان هيا آذریه ایرانی هنه او پروژه پانتورکیزم پروژه که بیشتر گونه آذربایجان او چیه یعنی او ناوچه 4 پارێزگای ایرانی دگریتەوە ئەگەر تەماشێش بکەین پشتی سەری ئورمیە تابرێز وێ نەخشێنێکی بچووک بکەن بچووکی تابرێز ئەردەبیل زنجان ئەو 4 پارێزگایە ئەو پرۆژە پانتورکیزم وەکی گونەی ئازربایجان دەبینن یعنی ئەو دیدێوان پرسپکتیڤێوان بۆ ئیرانە داهاتووە لێ پرسپکتیڤێ کووردا جودانە پرسپکتیڤێ عەرەبە بتایبەتی وڵاتی خەلیج بۆ داهاتووە ئیران جودایە ئەو سەر ئەگەر تەماشێ بکەین پرسپکتیڤێ یە پاکستانیە ئەگەر ئاخافتنەکی سەرۆکوەزیرانی پاکستانê digel پزیشکیان مەهابووری باس dike dibêjî asayişa Pakistanê asayişa Îranê ye asayişa Îranê asayişa Pakistanê yanî Pakistan hiç wexta digel parçebûna têkçûna rewşa Îranê niye çunke ewan asayişa Pakistanê wisa ye dibêjî têkçûna plêta coğrafiya siyasiya Îranê yanî têkçûna rewşa Pakistanê şe yanî ew derî vedekiret bu Asya Cinûbî Asya başûr perspektîvê Rûsya بەتایبەتی بۆ ناوچە قەفقازê ئەو ئاسایشە خەتە سوورە وایە یعنی دابەشبوونە ئیرانê ئەو خەتە سوورە ڕووسایە پرسپکتیڤە چینیاش ji perspektîvê Rûsa nizîkin ئەما perspektîvek dike heye ئەو dixwazin ئەو ئîran dabeş bibî ئەما توانایەوە پۆتانسیالەوە چەندە perspektîveke ئیسرائیلیە عەرەبیش تێدا هەنە yanî nêrînê wan nêrînê stratîjiyan wan dibêjin heta Zagros destê dewleta Îran da bî otorîteya Îranê da bî ew qureya stratîjiya Îranê berdewam dike Zagroş Kurdin Kurd têda hene Lûr têda hene Ereb têda hene yanî heta ama pizgirêkek heye di nav ew perspektîva İsraîlê di nav perspektîva İsraîlî da perspektîva Erebaş da bo قەتیانە کورایی جوداکردنا زاگرۆز ji Îranê wekû kuraya stratîjî wekû dewlet hel biweşit ew proje pantûrkîzm ziddayet nakin proje pantûrkîzm ji ser Kurdistanê beşekî zorî yanî li Neqede bajarê Neqede dirêj dibî ta çiyayê Araratê ew bi xaka gunê Azerbaycan dibînî ew perspektîv lêre berkewtinek yanî konfliktek claşek heye digel çikê digel ew perspektîvê İsraîlî de Opozisyona Kurd di Îranê de armancê wî çi ye? Armanca wî nêrînê wî lazim e çi bin nêrînê stratîjî? Lazim e ev sunûnê Rojhilatê Kurdistanê ew nas bikin. Eger opozisyona Kurdî di Rojhilatê Kurdistanê di Îranê de ew hêzê siyasî ke hene cuda difikirin. Her yekî navçekî cuda difikirin. Ji aliyê Kirmaşanî cuda difikirin, ji aliyê Sinê cuda difikirin, ji aliyê Mukuriyan, ji aliyê Urmiye û derdorê Urmiye cudayî hene di fikrî de ama deselata Îranî çawa nexşa siyasiya Îranê dibînî opozisyona Îranî ji wesa dibînît
بله يعني او نرين اوبوزيسيونا كردي نرين استراتيجي بتشيه او دي بيجي فدرالي دخازن فدرالي كودر دخازي مثلا اگر دهاتو اگر سيستم سياسي داني تشو اگر تشو كودر دخازي لا إلامة دخازي لا كرماشان دخازي لا سنة دخازي لا مكريان دخازي لا أوريمة دخازي كودر كردستان ناسنامه كردستان بوردر كردستان سنور كردستان كودره لازم او هز سياسية كرد وقت دقل اوپوزیسیون ایرانی جوین دکن دانستان دکن کنفرانس دکن کنگره دکن لازم او سراس بکن او یک جعلیه کرده لازم هز سیاسیه کرد چون دیسکورس اما دیسکورس که کردیه دیسکورس که کردی عربی نیه کردی ترکی نیه کردی فارسی نیه گاوا دیسکورس ما کردیه هز اخافتنی ما بو که بو گلی میه بو هز سیاسیه میه او جدایی او سنور روجلات کردستانه لازم او جدایی نقشه جیوکلتوری در روجلات کردستان ببینن کدر سنوری روجلات کردستان یعنی او چل ایران دخوازن سیستم فدرالی دخوازن او دخوازن ایران دا باش ببید پتانسیلی وان چیه جوینی و دانشتنانی و چیه جبر هندی او دیدا پرسپکتیوا کردی لازمه پرسپکتیوا که استراتیجی بی حتی استا تاوی گاوه پرسپکتیوا هز سیاسی روجلات کردستان پرسپکتیوا که لوکالیه لوکالیزیشنه او لوکالیه مثلا یک جعالیه اورمیه فکر دکه یک جعالیه بکریان فکر دکه مکریان وقت سنتر دبینی یک آسنه وقت سنتر دبینی یک کرماشان ویلام سنتر دبینی او نرینه که شاشیه که استراتیجی تداهیه اما پرسپکتیوا فان ترکیزم پرسپکتیوا که جدایه یوان مترسیه ما مستشتكي ازفيدري جمال برا دوام بك مسألة اوي يعني كرد نا جينا كوان شهيه دسكورسا كرتا تاكو قالت جرينجه ناف خدا چن نقاش تكن بر وكدا تش مثلا بجن ايدي قرا خطك كو ايران كديمقراطيك يعني نكو قال شر هافكن وكي مثلا يوغوسلافيا ما قلت چما قال شر هافكن دروي ام بجن تمام افرج ما جبروت هيزين جبروت قال خو خريفه بابا perspektifeke alternatif gelo mümküne evjde nikaş kirin و çawatê xwe yani بيقومان هر تشت الآلية السياسية يعني إمكاني أو هي كبمشي بس يك تشت ماموسا بالكيشان سري حزكم لسرو بتشي باقفين مجاري دولة نتوي إيراني نكتنها همو دولة نتوي كان للرجلاتي نافيني كتشيبونا بربي سايس بيكو تشيبويا 2023 قديايا توابويا يعني مسألة قدياني سايس بيكو مسألة أويك إسرائيلي لبيماني إبراهيم دنري وبركتني أو شاشيتي أو شري شيعة وسنية كبويا يعني مثلا تدبيني العراقي كشيعة سردكوي سنة بندكوي سيدكي مسألة داعش دا قومي سيردكي لأفغانستان شري عشيرتي وتايفي وديني كذا به شيعة كان لأفغانستان نها همو يعني كشان هي لقل طالبان يعني أمانة همو برشاورونية كجبو أوروبا وأمريكا أما يك مسألة كردا شيلة تاران به يعني شاب به كومونيست به إسلامي به راست به بوبوليست به كي به يعني همو لسر أو جغرافي إيراني همو جريدراي يكترن ويك دفكرن ويك يعني دخوازن بمشي يعني أو وكو جنيوكي سياسي تناندتا خوياكرن كمثلا هميشه بكردارا دبيجن تجزئة طلب يعني جدا خواز هن شري ايوه بلا شي ببيت ايوه دخوازن جدا خوازي چه بكن يعني ما في فدراليه ددنتا نا سربخوي ددنتا نا جدا کردن ددنتا نا يعني تو دجمني واني اگر كيله تاران به وساده فكرن اما مساله اويك سياستي جهاني نها لقازانجي كردايا چما من قلتكو مساله بياني ابراهيم مساله سايس بيكويا اما لقازانجي كردايا وهم تاران هم اوبوزيسيوني ايراني او باش تزانن اگر لم زمانه لم كاتدا اگر يعني هر اتنيك لايراني سر هل بدا بشتي يعني سر هلدان چه دبي بالنسبه ازري بالنسبه عرب بالنسبه بلوچ بالنسبه تركمان يعني اما وراستي اوشا كمتحزب ترين اتنيك قال لناو ايراني قال كردا
کە لە ڕاستی ڕاستەوە هەتا چەپی چەپیوان هەیە خۆشبەختانە یعنی 2 ساڵێکە بەچکی کاری باش کراوە یعنی تۆ دەبینی مەسلەی کۆمبوونی 6 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان کاریان کردووە لەسەر ئەوەی کە بتوانن لە ئایندەی ئیرانێ یعنی بتوانن دەور بگیرن بەڵام بەڕاستەوە مامۆستا تشتێکی زۆر باڵکێش باس کرد کە تعریفێک پێناسەیەک ڕاستە و ڕاست لەسەر جوگرافی کوردستانی ڕۆژهەڵات تنەیە یعنی بنسبەت حسابی ڕۆژهەڵاتەوە دەبێژم کە مەعلەسەف ئەوە یەکێ لە کێشە هەرە مەزنەکانی سیاسەتە لە ڕۆژهەڵاتی کوردستان. بله نها جمال أخافتنا خدا قال أوي كر يعني حماني وقت الجنازة وهان بيجن قالك تفرن قرندن جبوكو هذا الشيء خورت بكن آليو السياسي جي بروبانداي جهبو لي أمريكا جي حملة يكر تام وقته زيداني دعوات أمريكا يكرن وديسا مسألة بازرگاني يا بتروليجي وك alternatif جبركو حرمز ويقاوي تنگاسية رين alternatif تگرن و دوی چارچوبه هم عراق ترکیه را هفدیتن پیکانین ام بیشتر خازن خطا کرکوک جهانی خورد بکن خطا کرکوک بانیاسی خورد بکن دیسا به تانکیران را ام بیشتر پترول دکشینن بحر سپی ریکا آلترناتیف خازن آوا بکن و داری گلو جو استراتژی دگوهر را رولا عراقی چه دبه تکلیا عراقی یعنی دبه اکتوره که نو چه دبه وهیلیوا ما مستعد درفت و یکش بیرنکه بیاج بیراب بیجه مثلا اپراسیون و هن اپراسیون همبری گندلیه کرن قالوا افجي سروكي شيانا وانا تصفيت كبردا چیه مسئله سبارت با اوی هاتونا چونا علی زیدی سروک وزیران علی زیدی او خازم اول راس بكلم علی وزیدی سروک وزیران نک سروک کومارا سروک وزیران سروک وزیران عراق گاوا چو واشنطن يعني برنامه بري هاتنا خامنه‌ای وکی جنازاوی بو عراقی او بری او برنامه داندرا باندوریا ایران سر عراقی باندوریا که ایدئولوژی باندوریا که سیاسیه یا جستراتیجیه هم یعنی باندوریا که مزن سر عراقی او واقعه که دیفاکتویه باندوریا امریکاش سر عراقی هيا يعني اداره عراقی اداره سیاسی عراقی تاوی گاوی کد ایرانی و کد امریکی بله تكفى بري ودبن يعني او عراق شو واقع دزاني امريكا شو واقع دزاني او ايران شو واقع دزاني الاساس دا او شر ايران دهند قومان دهتا قوم الناوتشي رجالات نافين دا شركه جمزنتر برنامجاتهم شركه ديفيجن لما عبارتك هي للجيوبوليتيك ديفيجن شر جو ترانسبورتيشن يعني شر كوريدور بله كوريدور مزن او كوريدور مزن لبداهاتو دا شداهاتو دا جا آینده دا باندوریا خسر رجالات نابین دروز دیکن شر همو دولت دروز دیکن يعني قاوا ایران هرمز دادخه او دزانی باندوریا هرمز چیه اخافتنه که دیگه یا هر وکی نمونه وکی تیکلکش بو نمونه انتگریشن بکن اخافتنه که دیمتری مدوید هیا که کسی دومی روسیه هیا جا ایران دبیجی ایران کارت کی دیکی وه دکاری او بابل مندبه دابخه یعنی آبوریا دنیای دا آبوریا وزا یا پترول دنیای دا 135 بابل مندبو گور مزه ایران او کارت یعنی پیشبینی هی او کارتش بکار بینید چوا هرمز داخست لرجع روسيا باب المندبش دابخه جا اساس دا او شركه جو استراتيجيه بو في كوريدورا راسته او كوريدورا باب المندبي يا هرمزه الان دو پیشنهادی که هنه دناو میدیا عربی دا دناو think tank سیاسی عربی دا جواک عربی دا بگشتی با کوریدور که دیگه درست بکن سعودیا او کوریدور بچیتا اردنه لهرمزه بید بچیتا سعودیا بچیتا سوریا بچیتا اردنه بچیتا سوریا بچیتا ترکیه و سردریا ناوراست او يعني وكي الترناتيف او كوريدور بهت دروس كدن بخاتك تريني او تقريبا 1500 كيلومتر او بروجا يعني بروجا اخافتن دي تسر كدن بشتي تشيا يعني تو او واقع دبينين او ريالتيا سياسات دنا وروجلات نافين دا بتايبتي في شر دا درنجامي في شر دبيجي تما درنجامي في شر روشتنا سیستم سیاسی ایرانی اگر برود اگر نرود
شەڕێ داهاتوو شەڕێک کۆریدۆرەیە جەنگێک کۆریدۆرەیە ئەمە لێکەوتێ بێ شەڕێ پاندۆری سەر هەر سەر چارپارچەی کوردستانی چییە؟ من باسی ڕۆژاوا کوردستانی کرد یعنی ئەگەر هێزێ پرۆکسی بە هێزێ پرۆکسی چارەسەر بکرێت ئێستا ئەمریکا دخوازیت ئەمە ئەو کار هێشتا نەهاتیتە ئەنجامدان یعنی گاوا دەبێژیت ئەرکێ دیمەشقیە ئەرکێ جۆلانیە چارەسەریە حزبولا بکە ئەو ڕۆڵێ بدەنەوی ئەو هێزێکە پرۆکسی بە هێزێکە پرۆکسی بدەنێت ئایا ئەو مۆدیل دێتە عێراقێ دێتە ئیرانێ دێتە تورکیا لێ ئەو پرسیارێکی مهمە لازمە کورد بگشتی هێزە سیاسی کورد vê koda tê bigerin yani ew kod eger Kurd fam neke ew kod e kodê geostratejiyê li Sûriye, li Tirkiye, li Iraqê, li Îranê dihên şirovekirdin, dihên gengeşekirdin, wekî stratîj, wekî mebdea stratejî dihên drûstkirdin eger me ew kod nexwînînewe cudayiyek di nav civaka me û civaka nêwdewletî drûst dibîtî qeziya Kurd, doza Kurd paş vediçin. بله براستی اوا خطره کجی بانگشینه کجی فرسندش بخوراتینه لی نها امریکا به تایبتیش به ترامپ را دبیجن ام دولت مرکز آوانا خورد بکن یعنی بغداد خورد بکن شام خورد بکن و ام بیجن انقره خورد بکن هنه کی روشا کردانه کی تی پشتگوه کرد مثلا زیدی وقت اکوان هفتی ترامپ اکتینه و دخوازنه کی هیزا باشورشی کم بکه و دیسان بیشتر رین بازرگانی آبوری همون بخواب دست خو دیسا شارع وقتا کو ام بیشتر دبیجه یعنی ترامپ کو از دخوازم شارع ایریشی حزب الله بکه اگر بیشتری اوج دبیجه بگاوی اولهیا خو ناف خویی نباشه و هلی و دستکاری بدن ما بستوی کردن یعنی و هلی و یعنی چه تی خو یعنی افراش اف استراتژی گلو دژی کرده یعنی کرد کارن ویا بکن کیسه یعنی چه کواد چه زاتن ئەو مژارێک مامۆستا باس کرد ئەوە مژارێکی گەلێک گرنگە کە شەڕی پرۆکسی بە پرۆکسی ئەمە گەر بنەڕین ئەو ستارتی ئەو شەڕە بڕیار وسا بوو کە لە کوردستان دەست پێ بکە یعنی پشتی مەسلەی ڕۆژاوا ئەو دەنگۆ بڵاو بوو کە بە سەراحەت ئەمریکا خواستووە کە قەسەدە شەڕی حەشتی شعبی بکات و هەواڵانی ئێمە لە ڕۆژاوا قبوڵی ئەوە نەکردنە کە بەر شەڕی شوێنێ بکەن ئەوان وتویانە کە ئێمە دیفاع لە کوردستان دەکەین شەڕ بۆ کوردستان دەکەین شەڕ بۆ وڵاتێکی دن ناکەین بۆیە پشتیوی ئەو مژارە دێتە بەرەوە کە ئێستا حەمە گوڵانی ئەوەی ئەحمەد الشەرع شەڕی حیزب اللهە بکە بێگومان ئەگەر دەستپێکی ئەو شەڕە یعنی ئەگەر ئەو شەڕە بقەومێ ئەوە دەبێت بە تەجروبەیەکی نو لە ڕۆژهەڵاتی ناوین کە لە جیاتی ئەوەی خۆیان بۆ خۆیان شەڕ بکەن شێوازێکی نوێی کۆلۆنیالیزم ئەو شەڕە بکات یعنی لە جیاتی ئەوەی کە داعشێک خۆی چێ بکات بێت شەڕی شیعەیە بکە لە جیاتی ئەوە لە ئەمریکا ئەو ستارتی ئەو کارە بتە هەرچەند لە ژێر وایە ژێر ماسەوە بێگومان ناوەندی استخباراتی لە پشت داعشە بووە لە پشت هەر حیزبێکەوەی کە سەر هەڵبدات بێگومان ناوەندێکی استخباراتی لە پشتی وی هەیە ئەمما لە ڕووی ماسەوە نا ئەوەیە داعش شەڕی ئەوە کە دەسەڵاتی نییە لە شام و سووریا و عێراقدا بۆیە ئەوە دەقەومێ بێگومان ئەگەر ئەوە بقەومێ دەبێت بە دەستپێکی شێوازێکی نوێی شەڕی کۆلۆنیالیزم لە ناوچەکە بێگومان یەکەم ئەم مەسەلە دووهەم بە قووەتکردنی ناوەند و بێهێزکردنی هەرێمەکان مەسەن بۆ نمونە ئێستا لە ڕۆژاوای کوردستان ئێمە کورد پشت گوێ خراوین لە باشووری کوردستان ئێستا تقریبان ئەوە خویا دەکرێت کە ئەوە دەخوازن کە ناوەند لە عێراقا مەزن ببێت و دەسەڵاتی هەبێت و بێتە پێشەوە ئەوەنە بۆ باشووری کوردستانەوە نین تەنانەت دەنگیۆی ئەوەش هەبوو کە دەگوتن وەزارەتی پێشمەرگەش بێتە ئیلغاکردن هەرچەند کە بەداخەوە کێشەیەکی مەزن لە نێوانی یەنەکە و پەدەکەیە هەیە ئەوە 2 ساڵ وردەیە کە پێم وابێ حکوومەت لە هەرێمی کوردستان بوونی نییە و مەترسیکی زۆر مەزن هەیە لەسەر باشووری کوردستان کە کێشەی دەرەکیمان هەیە
کێشەی هەرێمیمان هەیە، کێشەی وڵاتمان هەیە و کێشەی دوو حیزبشمان هەیە. یعنی بەڕاستی ئێستا ڕەوشا کورد لە باشووری کوردستان نەباشە بەنسبەت خۆیانەوە، بەنسبەت عێراقەوە، بەنسبەت منتیقەکەشەوە. و ئێستا نەها مەسلەی ڕۆژهەڵاتی کوردستانیش یعنی کەوتوتە بندستی ئەو مژارە. ئایا ئەمریکا بخوازێت بێت و وەکی پرۆژەی عێراقی لە ساڵی 1991 پێشمەرگە پێش بخات هەرێت هەرێمی باشووری کوردستان چێ بکەن، پشتی 2003 تازە حکوومەتی ناوەند خست و هەم دیتن یعنی ئەو ساڵانە هەرێمی کوردستان باشترین ئالیکار بووە بۆ ئەمریکا، بۆ دژی داعش، بۆ شەڕی تەنانەت کەتنی سەدام حوسێنجی، یعنی ناوەندێکی باش بووە. بەڵام ئایا ئەو پرۆژە عینەن تشت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئایا دەمەشێ؟ ئەگەر سیاسەتی گشتی ڕۆژهەڵاتی ناوین ئەوە بێ کە حکوومەتی ناوەند مەزن بکەن، چۆن ئەمە مەدیت لە سووریا ئەوە قەوما، لە عێراق دیسان ئەوە قەوماوە، ناوەندی شام دانە دەست ئەحمەد گوڵانی، ئەحمەد شەرع سەرۆک وەزیرانی عێراقیش بە قووەتکردنە. ئەوە پرسیارە کلیش گرنگەکەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەچێتە ناو پرۆژێکی وایە. ئەگەر ئەوە بێ من گومان ناکەم کە ئەوسا بێ. نها ئەڤ مەترسیەک هەیە، یعنی بڕاستی حیانی نەها کوردان شەڕی ملەتان نەکردن. ئەوەیە ئەوانتاژەکە مەزنە ji ber wê tu millete kîn û nefreta wan hemberî Kurda tune. Bi dewleta re em bêjin şerkirine, hêzê milîter re şerkirine. Lê niha çend dîsa jî em bêjin ev hegemonyaya devleta nikare rizgar bibe. Ev mesele heye. Mesela ev rêya ku Türkiye niha Bexdayê re dixwaze çê bike herêmê Kurdistanê tê derbas dibe. Lê din herin İran niha gavak êriş dike, dîsa êrişî herêmê Kurdistanê dike. û wexta ku em bêjin Daişî hêza xwe xort kir pêşê giringî da herêmê Kurdistanê. Berê xwe da şengalê eger ser biketa ê biçe Erbilê biçe heyanî sînorê İranê. Aliyê dinê jî em bêjin berê xwe da Kobanî. Wê derê ser biketa hemû digihîşte sînorê Tirkiyeyê êdî hegemonyaya xort dibû. Yani ji ber ku Kurda zayıf dibinin. Ama ewana meseleyê hesabê jî jeostratejîk dikin lê ya mesela Kurda hesabê jiyanî ye, hebûnê ye û hergav ji Kurd serketine. Ciyekî daya sekinandin. Evaya gelê Kurd. Lê niha mesele ev e. Gavak em lê dinêrin, yani vê nexşeyê binêrin, eger İran bixwaze şerrê Şiiya, Sünniya çê bike, berê xwe nikare rasta rast bide Sünniya. Hemû cîhana Sünniyê rabe. Wê wextê berê xwe bide herêmê Kurdan. Heştî şabî ji berê xwe bide herêmê Kurdan. Bahaneyan çê dikin. Niha vê gavê em nîşanê wê dibînin. Aya dinê dîsa em bêjin wexta ku Ehmed Şara ji berê xwe bide ew ê Hizbullah ji bo cihadê hêza xwe xort bike yê bêje dîsa em bêjin hemberî Kurda û Kurd zayıfın qalsın wê derê hêza xwe xort bike dikare wê wextê îspat bike ku ew ji xwedan hêzdar e. Mesele ama bo Kurda meseleke jiyanî ye. Kurd dikarin dîsa ber xwe bidin û raya cîhanê jî êdî wek berî Kurdan ne avantajê Kurda gorî 10 salan berî 20 salan berî zêdetirin yani da asta cîhanê da hem hêra hişmendî nêzî hev dine hem em bêjin hêra tecrübeyê wan henin deriyên dîplomasiyê vekirine her hemû hêzên Kurdan hene ki ev avantajê wan hene. Kurd dikarin vê pêvajoyî bi awayekî van tengasiya rakin û bigihêjin rewşeke baş û statûya xwe pozisyona xwe dest bixin. لە ڕاستیدا مامۆستا ئەو پێواژۆ ینی ئەو ڕەوشا ئیرانی ینی دەناو شەڕە ئیرانی لێکەوتێوی چ دبن پشتی شەڕی ینی باندۆری سەر کوردستانی هەیە ئەو پرسیارە لازم ئەو پرسیار بکەین پشتی هەنگی ئایا کورد دکاری چ بکە ji ber çi ew şer yanî her şerek li Îranê her çarenûsek her pêj dahatiyek ji Îranê durust bibî bandorî ser doza Kurd heye. Yek Rojhilatê Kurdistanê wekî dibêjî dabînkera qûrayiya stratejiyê Kurdistanê bo başûrê Kurdistanê û Bakurê Kurdistanê. Yani bê parastin ew dîwarek e. Ew dîwar şikiya başûrê Kurdistanê û Bakurê Kurdistanê ji aliyê demografî û ji aliyê stratejî yani gorankariyê mezin tên encam dan. Ya hezar û nizîkî 1100 kilometr Yani berxwedana Rojhilat bo hemû rizgariya Kurdistanê yan jî xweparastina Kurdan. Yani Rojhilatê Kurdistanê dîwarek e. Ew dîwar heriya ew dîwar çû qûrayiya stratejiya başûrê Kurdistanê dikewîte metirsî ew yek. Ya du divê demografiyayeke mezin
پروژه پانتورکیزم جعالی باکوری کردستان دبیت دیفاکتو که یعنی گورینا دیموگرافیا گورینا جو استراتیجی او ناوچای جبر هنده باشور روجالات کردستان دیواره که دهاتوا ایرانه بو کرد مانوا ایرانه و دوزا کرد بسترایت و پراده که زور به ناوخو ایرانه نزدیک سنور روجالات کردستان دیگل باکور کردستان و باشور کردستان نزدیک 1100 کیلومتر زیاتره او 1100 کیلومتر باندوریا خواه جبر هنده ما باسی پروژه پانتورکیزم و باشی پروژه زاگروسی او پروژه دی که پرسپکتیو جدا کردن ده ایرانه دا باندوریا خو سر هر دو باشی کردستان دروز دیکه ناوخو ایرانش وکم باس کرد پروکسی با پروکسی دهاتویاوی باندوریاوی لسر چه دروز دیکه سر روجاوای کردستان دروز دیکه روشا کرد لباشور کردستان بسترایتو با روجاوای کردستان بگشتی کرد لناو یک دوزه من گلک جارا گوت یک کرد ناو یک دوزه اما با پارچه و پارچونی جدا با 4 پارچه جدا او قناغ بری کرد اگر فاکتور بید استا کرد اکتوره یعنی دهاتوا ایرانه لازمه یعنی اگر هزه کردی نبن خلق روجالات کردستان او رول دگیرن یعنی کرد اکتوره که اما چه اکتوره که استراتیجیاوی هیا اکتوره که نقشرگیوی هیا اکتوره که پرسپکتیوی جو استراتیجیوی هنه هزه سیاسی هنه او بسیاره که جدایه ولام جدا هنه لی سر روجالات کردستان وکیم باس که دیواره که او دیوار هرمیا او دو تاثیر او دو باندوری سر او دو پارچه کردستان دروز دیکه اما کرد پرسپکتیوی بوی چی بی من لازمه یعنی او بخوینن من باسی سنتر دولت کرد بری امریکا در زمان بایدنیش وزیر خارجی امریکا اخافتنه کیوی هیا او دی بیجی چیت امریکا تعاملی وی دیگل هزه پروکسی نابید دیگل ناوان داده بید لازم بو کرد او روش او فهم کرده با زمان بایدنی نک زمان ترامپی یعنی گاوا او دی بیجید یعنی ستروک بو گاراجی سیستم دچه اره یعنی او لازمه یعنی گاوا یعنی مدوید دی بیجی گاوا مدوید وکی کود که جو استراتژی دی بیجی ایران تشتکی دیگه هیچ قنبله اتمی مهمتره دی بیجین چیه؟ دی بیجی بابل منده یعنی او لازمه او کرد نرینا استراتیجی جالی خلقی اکادمی و اوی استراتیجی ناسن او کود بخوینین یعنی او کود دراسه بکن شروع کردن او کودا ما دهاتوا کرد جناوچه با ما تراده که روند بید اما بنرینا من سر روجالات کردستان و هز سیاسی آخر آخافتنه خو بیجم شر ایران برو نروه ایران بچی نچید وکی سیستم سیاسی ایران نکاری چی دی که وسا بردوام بکه من یک چتی دیروکی بعد 30 ثانیه بوده بیجم سیستم سیاسی دولت ایرانی وقتی دروز دی 1925 تا 1979 بشکست تمام دبید سیستم پادشاهی نکاری ایران مدل که باشتر با ایران پیش بکه سیستم کماری اسلامی ایرانی ل 79 دی تا وگاوی 47 سال بردوام دیکه او سیستمش نکاری چی دی که وسا بردوام بکه اما اگر سیستم سیاسی ایرانی او جاره ما هگمونیا خوی وکی ما دخوازی وی هاتن جبجه کردن هگمونیا سیستم سیاسی ایرانی یا جمهوری اسلامی ایرانی دبیت هیجه که هگمونیا که مزن سر روجالاتا ناوین جبر هنده ما کرد لازمه او قناغ پشتی توام کردن وی شری رکوتنا وی شری شرک کنکریتی رکوتنا که کنکریتی لازمه کرد ما او بخوینین او کد بخوینین تشتکی دیگه از چند ثانیه که بیجمه وقتی مدقدم آره کرد پشتی تمام بونه وشاره پوست وار دیس وار او پیلیشار کرد اگر در روجالات کردستان دخوازی خو هزر استراتیجی خو اگر هزر سیاسی جرأتکی جعالی استراتیجی جعالی خبات جعالی نرین استراتیجی خو نگورینن او دکونا عالیه کی خلق روجالات کردستان دکویت عالیه کی دیگه او مدرسه که لازم او مدرسه بیاد باز کرد ما مستعد ناور امی بدنی باشه اسلامی عین مجاری دوام بکن لی ایدی ام ویاج زانن کرد استراتژی کنو ری کنو جدیج برن
گرانی دین دیپلماسی و مذاکره نافخویی اف چقاسی سرکفتیه اف چقاسی ام بجن تنگاسی و هن و مسئله تشتکتنی باشور کردستان و هیله و اکتیفه روجاوای کردستان و هیله و اکتیفه به تایبتی باکوری کردستانی اف مذاکره اف پیوژه مذاکره ممکنه هندریه نوبه بکه کرد belki حیانی نه شر گریلا شر شروان شر پشمرگایتی دمشاندن گلو ممکنه بر ریه کدن هم در فتان دست بخن هم جی ام بیشن آشتی و آرامی بین همو حریمی جبرکو مثلا کرده چهار سر و همیان با چهار سر به امی ویاج بشه دویامین دا بنرخینن نها نابرام در دوره 10 دقیقه ام نابره کی بدنی پشت دیستان بین عین وان مجرا نقاش بکن. سپاسیوار.